السلام عليكم. باش كاكا حالك؟ خانيري والله خانيري ما مستعد قرا خانيري ما مستعد قرا مكاتب باش حالك خير بين زور سپاس بخير بين دەکەم شوێنەکەتان زۆر جوان و کلتوری و جوانیەکی دیکەی بەقش لە بەخشیوە ڕۆژانە خەڵک دێن سەردانی دەکەن بەڵێ کراوەی ڕۆژانە ئەو لایەن کتێبخانەیە کتێبخانەمان هەیە مۆزەخانەمان هەیە کەلوپەلی کوردەواریمان هەیە دیوەخانمان هەیە شتمان زۆرە لێ باش ئەیتستان هەیە بخۆم تام بکەم وڵات چا هەیە قاوە هەیە نیسکافی ئەو شتانەمان هەیە کامیان زۆر بەناو بانگە لێرە گەر خەڵک بێن زیاتر ئەو شتە داوا دەکەن و دەیخۆن وڵا عادەتەن خەڵک بە تایبەتی کورد چا زۆر دەخوا قاوەی خەزوانیشمان بەخوای جەمش زۆر چایە خۆرە باشە دێوەستایەکی خۆشم لە بۆ بینە ئەمنیش تەمەشایەتی ئەو مۆزەخانەی گۆ دەکەم زۆر شتی کوردوری جوانی لێە شتی کەلەپوری کوردەواریە تایبەت بە تایبەتی بۆ وراتی کۆیە ئەوانەی کە لێرە دەیبنم و ئایلەکان دەیبن کەلوپەلە خەڵک شتی خۆی تەبەڕع دەکات خەڵک شتی خۆی دەینی و لێرە دایدەنێت بەڵێ هەمووی خەڵکە ئێوەش نیشان دەدەن بە شێوەیەکی جوان پاراستوتانەوە بەڵێ خەڵک دێ جای خەڵکی کۆیە دێ خەڵکی دەرەوەی کۆیە جام لە هەولێر ڕاهاتیمەوە وەڵاهی بە تایبەت لە بۆ کۆیە بەخێر بێن گەلێک مەمنونم با پیاسەکەی بکەم بزانم چی دیکە هەیە وەرن لەگەڵم